پاشەوەی مانگی پێشەسا ئاگرێکی گەورە لە قەزای پێنجوێن کەوتەوە کە تێدا پوش و پاوەنێکی زۆر سووتا سنوورێکی زۆر سووتا و لەگەڵ ئەوەشدا لەوێ دوو گەنجی خۆبەخش کە بەشداری کوژانەوەی ئاگرەکەیان کردبوو یەکێک لەو گەنجانە بەیانی ئەمڕۆ سەر لە بەیانی ئەمڕۆ بەهۆی سەختی برینەکەیەوە دوای 25 ڕۆژمانەوە لە نەخۆشخانەی ئیمرجنسی یاخۆ سوتاویەکەی شاری سلێمانی بەرەبەیانی ئەمڕۆ گیانی لەدەزا ئەو گەنجە ناوی ئالان عەلیە من ئێستا لە بەردەم پەیمانگای پزیشکی دادی سلێمانی دیارە ئالان کە ئالان عەلی تەمەنی یاخود لەدایک بووی 2001 لە ئێستادا کەسوکارەکەی لە پەیمانگای پزیشکی دادی سلێمانین تاوەکو لێرە پاش ڕێکارە یاساییەکان یاخود توێکاری کە بۆ تەرمەکەی دەکرێت تەرمەکەی وەربگرنەوە و بیبنەوە بۆ قەزای پێنجوێن من لێرە قسەم لەگەڵ کەسوکارەکەیان کرد باسییان لەوە کرد کە ماوەی 25 ڕۆژە ئالان لە نەخۆشخانەی ئێمەرجنسیە بەڵام سەر لەبیانی ئەمڕۆ بەهۆی سەختی برینەکەیەوە گیانی لەدەستداوە و هاوکات باسییان لەوە کرد ئەمان پاشەوەی کە لێرە ڕێکارە یاسایەکانی بۆ دەکرێت تەرمەکەی دەبنەوە بۆ قەزای پێنجوێن و لەوێ بە خاکی دەستپێرن دیارە ئالان یەکی بۆ لەو گەنجانەی کە خۆبەخشانە بەشداری کردبوو لە کوژانەوەی ئاگرەکەی پێنجوێن دیارە بە نزیکەی لە 28 مانگی پێشوو بوو کە ئاگرێکی گەورە لە قەزای پێنجوێن کەوتەوە کە دوو گەنجەیدا بە سەختی بریندار بووبوون یاخو سوتا بوون سەر لە بەیانی ئەمڕۆ ئەو گەنجە کە ناوی ئالان عەلیە بەهۆی سەختی برینەکەیەوە کۆچی دوای کرد یاخو گیانی لەدەستدا